یاریەکانی خولیبژاردەی بالێ عێراق لە هەولێر کۆتایی هات دوای ئەوەی چواردەمین یاریەکان بەڕێوە چوو. لە هۆڵیانەیەکە دوو یاری ئەنجامدرا. پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی سەناعە بوویەوە. پێشمەرگە با 3 گەیم بەرامبەر گەمێک سەرکەوتنی تۆمار کردو با پلەی یەکەم گەیشتە قۆناغی کۆتایی. لە یاری دووەمی شوڕتە با 3 گەیمی بێوەڵام لە حەبانیەی بردەوە. لە قۆناغی یەکەم لە دووەمی ریزبەند بووین، بەڵام لەم قۆناغە توانیمان کۆمەڵی خاڵی لاواز و ئەو هەڵانەی کە کردومانە چارەسەر بکەین بتوانین ئێستا یەکەمی ریزبەندین، هەرچەنە لێرەش دوو یاری دۆڕاین، بەڵام ئێستا لە یەکەمی ریزبەندین. سوپاس بۆ خواتوانیمان ئەمڕۆ کۆتاییاری بە بردنەوە بە 3 خاڵ یاریەکە بەدەستبێنین. ئێستا وەکو خولیبژاردە 5 یانە ماوەتەوە کە 4 یاری ماوە. لەم 4 یاری ئێمە بتوانین باشترین ئەنجام بەدەستبێنین، بتوانین ڕکابەرێکی باش بوون بەرگری لە ریزبەندی یەکەم بکەین. یارەکان ئەرکی هەموو یانەکان قورسترە، بە تایبەتی ئێمە کە ئێستا پێشەنگین و هەموو یانەکان 4 یانەکەی دوامان بە جیاوازی یەک یاری لە دوامانەوەن بتوانین یارەکانی خۆمان ببینەوە و نازناوی ئەم ساڵیش بەدەستبێنین و ڕکابەرێکی باش بین. لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرشەکانیش دوو یاری ئەنجام درا. لە یاری یەکەم بەحری بە 3 گێمی بێوەڵام لە هەولێری بردەوە. لە یاری دووەمیش غازی جنوب با 3 گێمی بێوەڵام لا جيشي بردوا. هو بالبداية يعني طبينا إن شاء الله بعزيمة وهاي، بس إحنا صارت مستوى يعني مو ذاك المطلوب فما قدمنا. صارت عندنا خسارة ويا الجيش وخسارة ويا الشرطة وخسارة ويا الغاز، فإذا كانت أغلاط وإن شاء الله صححناها وغلبنا البارحة البيشمركة واليوم نادي أربيل وإن شاء الله يعني ننافس على الدوري. دوای تەواوبوونی خولیبالەی بژاردەی عێراق 5 یانە گەیشتنە قۆناغی کۆتایی و سەرەتای مانگی داهاتوو ڕکابەری نازناوەکە لەگەڵ یەکتر دەکەن. یاریەکانی خولیبژاردەی بالێ عێراق لە هەولێرەوە دوای ڕکابەریەکی بەهێز بە کۆتا هات. هەریەکە لایەنەکانی پێشمەرگەی سلێمانی و بەحری و جەیش و شوڕتە و غازی جنوب خۆیان گەیاندا و قۆناغا. لەوێشەوە ڕکابەری لەسەر بەدەستهێنانی نازناوەکە دەکەن. پێشمەرگەی سلێمانیش تاکەیانەی کوردی دەبێتە قۆناغە و با خاڵەکانیەوە و بە پێشەنجیەوە دەچێتەوە قۆناغا بۆ جارێکی تر بەرزکردنەوەی نازناوەکە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.